ئەمە باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بکەین لە بەغدا. زۆر جار باز لەوە ئاکرێت کە حکوومەتی ئیتیحادی بە جۆرێک لە جۆرەکان دژمنایەتی هەرێمی کوردستانەکە، باز لەوە ئاکرێت کە بودجێ هەرێمی کوردستان کەمەکرێتەوە، باز لەوە ئاکرێت کە لەمپەر دروستەکەن لە بەردەم جێبەجێکردنی مادەی ١40 ینی ئەگەر ئەم لەمپەرانە لەلایەن بەغداوە دروست بکرێ و حکوومەتی ئیتیحادی بەم شێوەیە مامەڵە لەگە هەرێمی کوردستانە بکە، بە بڕۆی جەنابەت بەشداریکردنی حکوومەت کورد لە حکوومەتی عێراقیدا مانای چییە؟ ئەسڵەن بەشداریکردنەکە خۆی بە زۆری احتیلال بۆ خەڵکی برد بۆی بەشداری بکەنتیە بۆی بە جیهانی بسەلمێن ئەم کە ڕزایی کە ئەواندا ئەناوە لە بەغدا کاکە وڵای ئیدارەی دەوڵەتی پێ درێ و خەڵک لەسەری متتەفیقە و جۆرەشتان دوای جۆ بایدن 100 جاری دەستی خۆشەوەکەرە بە پشملی مەسعود بەرزانیان هەبۆی واز لەو نقطە ڕئیسیانەی ئەمنی قەومی بێن لە کەرکووک بێدەنگ بێ لە 80 کیلۆمەتر لە خوار کەرکووکەوە بێدەنگ بێ ئێمە مەلەفانە کاکە تۆ توانین لە قادر عەزیز بپرسی کە ساحەبی مەلەفەکە بووە چۆن تەعاملی لەگەڵا کراوە. ئەمانە کاکەجان خۆیان ڕەفتارەکەیان وەکو ساحەب قەزیە نەکردووە نە بە دوای خوێنی کووردا چوون. آخر معقولە مقتەدا سەدر مصر بێ لەسەرەوەی سەدام حوسێن ئیعدام کرێ لە بەرەوەی 140 کەسی کوشتووە لە دووجەیل، بەڵام ئێمە ئەگەر ڕاست بێ 187,000 کەسمان لە ئەنفالە فەوتەوە ئەی بۆ ئێمە ساحەبی و مافەنی بابا ئەمانە ڕۆژێک پێیان دا نەگرت بەرامبەر بە نووری المالیکی ئیبراهیم جەعفەری بەرامبەر بە احتیلال بەرامبەر بە شوێن هەر لەگەڵ خۆیان تووڕە کردوتیانە ڕووین بۆ جەبارە لەولاوە جەبارەیان هێنایەوە دوا و پێشمەرگەکانیان ساحەب پێ کردو کاکەمانە خۆیان ساحەبی قەزیە نین. ئەجینا منیش و جەنابیش ئەو خەڵکەش خوێندیەوە کە کابرای یەکێتی لە مەکتەبی خۆیان لە تاران فەخر و شانازی پێوە کاڵێ ئاغای حوشتری و نوێنەری پارتی هاتین هەمومان هەرسێکمان کۆ بووینەوە لە باسی پژاکمان کرد و چۆنێتی لێدانیان. تێبا بە تۆ لە پێناوی چیا لە پژاکێکی داماوە دەی کە لەسەر فارسیوانێتی لەسەر شیعەگەرێتی ڕای کردو و چەکی کردوتە شانی لەو شاخ و چێوەکو بزنەژی بەمەن حاشای ئەو چونکە ئەو شۆڕژگەڕێکە ئێستا. ئەی باشە لە پێناوی چیا تۆ ڕێخ ئەم خەڵکەژە بینی کە لە سنە هەڵەواسرە بە کرێن و بە سلنگە پێڵاوی لاسیکی لە پیاە کراس و شڕواڵێک تۆمەتباریش یەکەن بەوەی شەهیدانە ژۆر نەگرێ هیچ مافێکی نەبێ لە بەڕووی مخەدراتی فرۆشتوو لە کاتێکا تەنزیماتێکی شۆڕژگەڕانە با بەڕێوە با بە فکری مخالیفیش بێت. ئەمە چ پیاوەتی و شۆڕژگەڕیەکە تۆ بڵێ وڵا ئارد و دەرمانمان گرتوتەوە لە قەندیل بۆی شۆڕژگەڕ ئافرەتێکی شۆڕژگەڕی دیاربەکری نەتوانێت لەو شاخ و چێوە لە کوردستانی ئێمە تەغزیێ بکرێ لە کاتێکا فیدل کاسترۆ لەوێەوە دەبابەی خستوە ناو سەوزەمیوە و ئارد و تووتنەوە نردبووی بۆ بنبیلە لە جەزائیر. ئەی باشە بۆ خەڵکێک دەتوانە هاوکاری یەکتری بکە ئێمە لەم بندەسەوە ئەو هەموو خەڵکەی خۆمان ئەو هەموو خەڵکە جوامێرە و هەموو خەڵکە بە شەرەفە ئەوان خوێنەدەن. ئێمە بۆچی سلێمانی هەولێرەکان لێ بکەین لە جیاتیەوەی بیکەین بە عمقی خەباتکردنیان لێی گەڕین پارتی وێچێتی بیفرۆشن بڕوا لە تەنگی بێگۆفەیە لەگەڵ جێشی تورکیا لوغمیان بۆ دانێ ئەنجا بۆی مناوچەکەی ئەوان وێران بکرێت لە بەرەوەی ئیسلامی یا لە بامەڕنی لە بەرەوەی یەکێتین یا لە ئامێدی لە بەرەوەی کەپەکەکە. کاکە گیان ئەم ئالمە و سالمێ ئەم دوو حیزبە کردویانە ئەم دوو حیزبە ژەنگاوی بوون ئەم دوو حیزبەوەکو گاعیەی سیارە کەڵکی لە حیمکردنیان نەماوە ئەم دوو حیزبە ئەکسپایر بوون ئەم دوو حیزبە پێویستە فڕێ بدرێنە کەنارەوە یا تەحجیم بکرێن بێنەوە سەر حەجمە حەقیقەکەی خۆیان. حیزب ئێمە چمان سنووری من کۆتایی با لەسەر ئەوە هەڵەستەیەک بکەین. ئەسا کوردستان هەرێمێکی فیدراڵیە لە چوارچەوەی عێراقا و سنووری نێودەوڵەتی هەیە بە تورکیاوە التزاماتی قانونی هەیە بەپێی معاهدە و قانونە نێودەوڵەتیەکان کە پێویستە سنوورەکانی خۆی بپارێزێەوە ڕێگە نەدا کە سنوورەکانی ببنە مۆڵگەیەک بۆ هێرشکردنە سەر دەوڵەتانی دراوسێک و بەپێی یاساش ئەم سنوورە دیاری کراوە و هەرێمی کوردستان دراوسێ وڵاتانەیە ینی ملزەمە بەو معاهدە نێودەوڵەتیانە ئەشێ ئێمە دەوڵەتێ دروستکەین لەسەر حسابی کەرامەتی خەڵکی مەریوان و خەڵکی دیاربەکر و خەڵکی قامیشلو. یعنی بۆچی ئێمە سەردەشتە کابرای سەردەشتی ناتوانێت لە قەڵاتزەیە خانوویەک دروستکە باشەوە ئێمە ناتوانین لە قەڵاتزە لەبەر ئاغای حوشتری ناتوانین بچین لە سەردەشتە خانوویە دروستکەین. ئەی ئێمە کە کوردین بۆچی ڕێگای نادەین کابرا لە پاوە بێتە ئەم دیوار لە نەوسودەوە بێت لە خوڕماڵە دروستیکە. ئەی باشە کوردایەتەکە کامەیە سیغەی کوردایەتەکە گەرێمە هەر ڕازی بین بەوەی خێمەیەکمان بۆ هەڵدەن وەکو قەتەر و ئەمانە اعترافمان پێ بکەن و بڵێ وڵا ئەوە بەحرینەوە مەملەکەی بەحرین و لە کاتێکا لە ١٧ شیعەیە و وەڵا مادامی ئەوە کەرشتان هەیە و عەرشە پارێزن ئێ فەرموبار ڕێگاتان بدەینەوە بن نا برا بە ڕێزەکەم هیچ وانی
هیچ وانێ ئەمان لەبەر خاتری ئەو پارە زۆرەی کە دەستیانەکەوێت چاویش نەک چاوە نوقێنن ئامادەشن ببن بە تابووری پێنجەم سیخوڕی بکەن بۆ یەکێت بۆ ئێران و تورکیا وهروە تەمان بۆ عێراقیش چونکە ئەم جاشێتیەی کە کورد فێری بۆ پێویستی بە ڕەسەنکردنەوە هەیە بۆی ڕۆحی جاشێتیەکەی تیا دەربێنی